ئارەزوی بینینی تۆم کرد ئارەزوی بینینی تۆم کرد دڵ لە پڕێدا کەوتە حال. جان سڵاوە لێ بێ بەخێر بێتەوە دووبارە بۆ شاری سلێمانی. ئەم جارە بەرهەمی نوێ بەدەستەوەی؟ بەڵێ سێ بەرهەم لەگەڵ کاکە نزارە دیارە دوو بەرهەمی لە ڕۆژهەڵاتە کراوە، بەرهەمێکی ئەو کردویە ڕۆژی یەکشەمە بە تەمەن تۆماری کەین و چەند کلیپێکیش قەرارە بکەین. بێجگەرەوەش زیاتر لە 15 بەرهەم هەیە، ئەویش بە تەمام ناوە کلیپیان بە بکەم و بڵاویان بکەمەوە. باشەمە لە ئەوروپا ناتوانن ئەم بابەتانە بانجام بگەن یا ئەوەیە بێ ڕۆحتان لە کوردستان بێ ئەنجا تۆماریکەن؟ دیارە لەوێش بەردەوام بوو. منیسا لە ماڵا خۆم ستودیەکی بچووکم هەیە، کوڕەگەورەکەم یارمەتی مەدا کاتێکە لە ئەوروپام کارەکان لەوێ تۆمارەکەم، بەڵام ئیسا مانگە لە کوردستان لەم ئەڵێن بە ئەو کاتانم بە فێڕوو نەچێ لێرەی شەو کارانم کە ئامادەیە بتوانم تۆماریان بکەم. بۆن و بەرامەی ئارەزووی بینی تۆم کردی لێ دەم گۆرانیانە چاوەکانم دیارە نە، بەتابەت لە هەڵبژاردننی بەرهەمەکانە من پێم خۆش بوو هاوکاریان بم لەگەڵ ما پەیوەندیان بگردایت. ئەم هەموو عەزیەتە کێشن هەفتا کەس کۆبوونەتەوە لە چوار پارچە کوردستان، پێم خۆش بوو گۆرانیەکانیان هەستی خانمانێت تابێ. بەڵام دیارە من دەستخۆشییان لێکەم، ماندوو بوون بەڕاستی جێگەی شانازین، بەڵام پێم خۆش بوو هەستی خانمانەمان پێ بدەن، هەستی خانمانم بدەنە کۆمەلگای کوردەواری. حەزەکەم وەک هەموو بوارەکان کە چۆن سەرکەوتون خانمان لە بواری هونەریشا بتوانن ڕێچکەی خانمانە بگرنەوە. مامۆستا ئەو گۆرانی کە باسما کرد ئارەزووی بینی تۆم کردم گۆرانی چی بوو چۆن دروست کرا؟ لە ڕاستیدا ئەو گۆرانیە من کاک جەلالی مەلەکشا یادی بەخێر خۆی شاعر بوو، گوێ لە ڕادیۆ کوردی بەغا بوو، ئەو شێعریان خوێندبووەوە. شێعرەکەی نووسی هاوردی بۆ من وتیەوە شێرێکی جوانە. من نزیک 20 ساڵ زیاتر ئەو شێرەم هەڵگرت کە هاتم لە شاری سلێمانی لەگەڵ کاک گۆران کامیل و کاگاکۆ و کاک فاڕوق باپیرە لە سێدێ من و تۆمارمان کرد. تەنانەت نەمزانی شاعرەکەیشی کێ بە کاکەماڵی دەلا کەمەد ناوی شاعرەکەیشی پیا کرد کە بە خۆشحاڵی و دکتر ئەحسان فواد بوو کە ناوی شاعرەکە حەقی شارەکەمان نەخوارد، ناوی شارەکەشمان کاتێ بەرهەمەکان بڵاو کردو و ناوی شارەکەشمان لێنا. جۆمەن لێ بێن ڕۆژ کۆپلێشی ئارەزووی بینینی تۆم کرد ئارەزووی بینینی تۆم کرد دڵ لە پڕێدا کەوتە حال، دڵ لە پڕێدا کەوتە حال. بوو بە کەڵپاچۆی دەروون یادگاری ساڵ بە ساڵ، هەتە بەرچاوم نگاری هەتە بەرچاوم نگاری فرچی کاڵ و لێویان، فرچی کاڵ و لێویان. خۆشیێت چۆن ئاوە ئەدا و کرد ئەم ئاوازە ئەم بابەتە قوربانی تۆ.